بینەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەرە. خۆشەویستان، واجارێکتریش لە بەرنمەکەتان بەرنامەی سایکۆ بەیەک دەگەینەوە. هیوادارین هەڵلقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەڕێزان، لەم هەڵلقەیە باسی جۆری بیرکردنەوەکەین. تا چەند بیرکردنەوەکانمان کاریگەری لەسەر ڕەفتاری ڕۆژانەمان هەیە، لەسەر هەڵس و کەوتمان هەیە. جا هەوڵی ژەین ئەم جۆری بیرکردنەوەیە پەیوەستکەین بەم پەتایە، بەم بەڵایە کە بەداخەوە هەموو مرۆڤایەتی بەدەستیەوە ناڵێنێ، ڕۆژانە ئازیزانمان لە دەستین، کەواتە بەشێکی پەیوەندی بە بیرکردنەوەمانەوەی بەڕێزان. کاتێ ئەڵێن بیرکردنەوە یعنی چۆنێتی تێگەیشتنمانە لە دیاردەکانی چواردەورمان. کاتێک کە مرۆڤ بیرکردنەوەکەی باشە بێت، ئەرێ نییە بێ، پۆزەتیڤە بێ، بێگومان هەڵچوونێکی باشیشە بێ، بێگومان ڕەفتارێکی باشیشە بێ، چونکە هەموو سەرچاوەکەی بەڕێزان لێرەیە. ئەو زانیاری و معلوماتانی لە ناو مێشکی ئێمەیە هەیە. تا چەند ئەم زانیاریانە دروستن لەسەر بنەمای زانستین و تا چەند بنکۆڵی بیر و باوەڕ و یا فکرە غەڵەتەکانی پێ ئەەکەین. بەڕێزان، هەمومان نەزانین ئێستا ئەم بەڵایە هەیە، ئەم پەتایە هەیە، ئەمین کاری لێ ناکرێت. سەرەتا بەباشی خۆپارێزیمان کرد، بەڵام دوایی تر کەم تەرخەمی تێکەوت و کۆمەڵێ قسە و قسەڵۆک بڵاو بۆوانێ و ئیتر متمانە نەبوون بەم دەسەڵات و حکوومەت و کێشەی خۆمان و جۆری بیرکردنەوەمان بەڕاستی نەخۆشیەکە تەشەنەی کرد. ئەم پەتایە زیاتر زەفەری پێبردین. بۆیە ئەبینی ڕۆژانە چەند ئازیز و خۆشەویستان لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبینین. ئەگەر کەسی زۆر نزیکیشمان نەبێت، دۆست و برادەرمانن، هیچ نەبێ کەسی براکانمان هاوڕێکانمانن، هیچ نەبێ هاوڵاتیشی ئەم وڵاتەن. بە هەر حاڵ بەڕێزان، کاتێ من ئەم نەخۆشیە ئەم پەتایە هەیە، کاتێ من لەگەڵ هاوڕێکمان مامەڵاکەم، کاتێ لەگەڵ هاوسەرەکەمان لەگەڵ مناڵەکانمانە بیرکردنەوە تەفکیرم چییە بۆ ئەوە، چۆن لێکی ئێمەوانێ. کاتێک کە من ئەڵێم ئەمە پەتایەکە زۆر مەترسیدارە، هەر کەسێ بیگرێت تووشی بوو ئەمرێت، کەواتە لێرەیە من خۆم تووشی تۆقین کرد. وەک پێشتری زۆر قسەمان لەسەرەوە کردووە کە ئەبێ بترسین لەم نەخۆشیە، ئەبێ ئامادەکاری بکەین، ئەبێ خۆپارێزی بکەین، ئەبێ ڕێنماییەکانی WHO وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین، بەڵام لێ نەتۆقین. بەڵام کاتێ لێرەیە ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە خەڵکە بینین فکرەیەک چۆتە ناو مێشکەوە، ئیتر لە سەرچاوی غەڵەتەوە، لە دیعای پرۆپاگەندەوە، لە کەمی زانیاریەوە، لە تەمومژاوی ئەم نەخۆشیە و نەبوونی زانیاری دروستەوە بێ، لە تەسریحات و قسە و لێدوانی دژبەیەکی پزیشک و کارمەندان و کەسانی تر و ڕۆشنبیر و ئەم حاڵەتەی لە ئەو جۆرە کەسانە دروست کردووە. کەواتە کاتێ لێرە لە ناو مێشکە فکرەیەکە بێ بەرامبەر ئەم نەخۆشیە کە بە مەترسیداری بزانێ و هەر کەسێ تووشی بێت چاک نابێتەوە و هەر ئەمرێت، بێگومان ئەمە ئەتۆقێت. تەمەن ڕنگدانەوەی ئەم بیرکردنەوە خراپە لەسەر هەڵچوونەکانی چییە؟ تووشی خەفەتە بێ، تووشی ترسە بێ، تووشی تۆقینە بێ، ئەمە لەسەر هەڵچوونەکان کە زۆر خراپە. ئینسان زۆر بترسێ و خەمۆک بێ و پێشبینیشتی خراپکە و ڕەشبین بێ، بێگومان زۆر باسمان کردووە کە چۆن کۆمەڵێک لە گۆڕانکاری لە لەشمان نابێ، هۆرمۆنی کۆرتیزۆل و هۆرمۆنی مەترسیدار کامانە پیانە هۆرمۆنی ڕەشبینی لە لەشمانە زیاد بێ، کە چۆن کاریگەری لەسەر ئیش و کار و خەوتن و ژیانی ڕۆژانەمان و نان خواردنمان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بە خراپیە بێ. پێچاوانەکەشی ڕاستە بەڕێزان، ئەگەر من لێرەیە لە ناو مێشکما معلوماتێک کە بێ، زانیاریە کە بێ، بیرکردنەوەم بەو جۆرە بێ کە ئەمە فشەیە، هەرچی خوانەیکان نابێت، تووشیشی بینیشمان لێ نایە، درۆی ئەم ڕێکاریانە، کەسیش نەمردووە، مەمووی دیعایە بە نەخۆشی تر ئەمرێت، ئەمە ئەم بیرکردنەوەیم هەبێ. کەواتە ڕنگدانەوەی لەسەر ڕەفتارمە بێ، ڕێنماییەکان جێبەجێ ناکەم، دەستکێش لە دەست ناکەم، دەمامک لە ناو قەرەباڵغیان نابەستم، هەر وەکو جاران ماچوموچی هاوڕێ و کەسوکاری نزیک مەکەم، لە هەمان کاتیشە گوێ بە پاک و خاوێنی نایم، هەتا دوایی
کە ئەمە خراپیەکە و مەترسیەکەی لەوەیە کە ئەم کەسانە نەکەر خۆیان تووشە بن ئەبن بە سەرچاوەی گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ مناڵ و کەسانی خۆشەویستیان و خەڵکێکی زۆریش ئێستا توش بۆەوە سەرەتا بیرکردنەوەی هەڵەی هەبوو بیرکردنەوەی نادروستی هەبوو بیرکردنەوەی غەڵەتی هەبوو کە ئەمە فشەیە دەرکەوت فشە نییە کە ئەمە کەس بەمە نەمردووە دەرکەوت خەڵکی پێمرێ ئەمە دیعای و پرۆپاگەندە دەرچوو حەقیقەتە کەواتە ئێستا ئەوانە باجەکەیان نا بەڵام مەترسیمان لەوانەیە کە هەتاوکو ئێستا ئەم جۆرە بیرکردنەوەیان هەیە خۆپارێزی ناکەن خەڵکی تر سار دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیعای و پرۆپاگەنداکەن کە ئەمە وەکو پەتایەک هەر وەکو چۆنم پەتایەم کۆڕۆنایە هەیە ئەمیش وەکو پەتایەک و دیعای و پرۆپاگەندە بڵاوە بێتەوە خەڵکێکی زۆر هەیە خۆش باوەڕە زانیاری نییە ئاسی وشیاری وەکو پێویست نییە بۆیە ئەویشە چێتە سەر دینی ئەوان ئەویش بەو جۆرە بیرەکاتەوە کەمە فشێن کەواتە ئەمەش بەڵایەکی تر هاتە سەری کەسانێکی تریش خاوەنی و یا هەڵگری ئەم بیر و باوەڕە سلبیە بوون بەڵام ئەگەر جۆری بیرکردنەوە کەمان جۆرێکی مام ناوەندی بێ واتە نەوەکو جۆری یەکەم بیر بکەینەوە بڵین ئەمرین و وامان لێ وامان لێیە نەوەکو جۆری دووەمیش بیرکەینەوە کە فشەیە لە ناوە ڕاستاوین ترسێکمان هەیە ترسێکی معقولە ترسێکە وەکو پێویستە بۆ مانەوەی خۆمان بۆ خۆپاراستنمان و ڕێنمایەکانیشمان جێبەجێ کرد ئەو کاتە ژیانمان ئاساییە بێت ئەو کاتە کە ڕێنمایەکانمان جێبەجێ کرد زۆر نەتۆقیتین و ئێهمالیشمان نەکرد وەکو پێویست خۆ مفروزە ئەوەش بێ بەخوا بەڕێزان نە لێی بتۆقن وەکو هەندێک کەس ئەمەندە تۆقیوە نایەتە دەرەوە تووشی وەسواسی بووە تووشی کۆمەڵە وەهم بووە یعنی ژیانی لە خۆی کرۆ بە دۆزەخ زۆر جار ئیشوکاری هەیە ناچێ ئیشوکارەکە بکە ئیجازە ئەکا مۆڵەتەکە ناچێ بۆ ئیش بژێوی ماڵ و مناڵی خاتە مەترسیەوە ئەمە زۆر مەترسیدارە ئەم سلایدە بەڕێزانەگە سیر بکەن ئەمە بەگاڵتە نەکراوە ئەم جۆرە کەسانە پیانەڵن کەسانی کەللەڕق وەکو دیوار خژڕێش کراوە نایەڵێ هیچ معلوماتێکی نوێ بچێتە نامێشکەوە ئەم جۆرە کەسانە پیانەڵن کەسانی عینات ئای کە لەم جۆرە کەسانەمان هەیە لە کۆمەڵگاکەمانە کە بەداخەوە هەم زەرەری خۆیان و هەم زەرەری چواردەورەکەش ئێمە ئەمە کێشەکەمانە بەڕێزان نەمانتوانیوە لە مناڵیەوە ئاوێسا لەم جۆرانەیە باجەکەی ئەین کە تووشی ڕوبەڕووی کارەساتێکی ئاوا ئەبینەوە باجەکەی ئەین بەڕێزان کە چ جیلێکمان کە چ نەوەیەکمان کە چ جۆرە کەسێکمان وەکو ئەمانە پەروەردەکردووە کە کەسانی عینادن ئینسانی کەللەڕقن مێشکیان ژەنگی هەڵهێناوە هیچ ئەوەی خۆی قەناعەتیان پێیەتی ئەو فکری کە لە ناو مێشکی خۆیان هەیە نایگۆڕن تەبەن ئەمانە سەرچاوی مەترسین لە کۆمەڵگایە نەکرد بۆ کۆمەڵگاکە تەنان بۆ خێزانەکەی خۆشی دائیمەن کێشەی لەگەڵ هاوسەرەکەیان جۆرە کەسانە بۆ لەبەر هەر خۆی بەڕاستەزانێ کەسێک کە دانابەزێ فکری بگۆڕێ ئێستا پەروەردەی نوێ بەڕێزانیمە بۆی هەموو جارێ ئەڵێن ئەبێ پەروەردە چونکە ئەم عەقڵیەتە پەروەردەیەکی سەقەت ئەمەی پەروەردە کردووە دایک و باوکێکی سەقەت و کەللەڕق منە ئەمەیان پەروەردە کردووە زانیاری هەڵە و بیرکردنەوەی خوڕافی ئەم جۆرە عەقڵیەتیان پەروەردە کردووە بۆیە بەڵام ئەگەر بە جۆرێکی تر مناڵەکانمان پەروەردەکرا وەکو زۆر وڵاتی پێشکەوتووە ئەیکا بەڕێزان مێشکی مناڵەکان نەرمێتیان خۆی هەرتیایە هەر مێشکی ئێمە بەڕێزان وەکو پلاستیک وایە چۆن بێ ئەوەی دروستەکەی ئەگەر ئێمە هەر لە مناڵی و مناڵەکانمەوە پەروەردەکردایە کە هیچ شتێک نییە لە 100% ڕاست بێت هەموو شتەکان ڕێژەین نسبین لەوانەیە ئەمڕۆ ڕاستە بەیانی علم زانست بە درۆیە خاتەوە زۆر نەزەریاتیشمان بینی توێرمان بینی گریمانمان بینی بۆ چوونی زانەکانمان بینی وا دەرنەچوو بەس لەو کاتەیە ئەوە اعتقادی بۆ بیر و باوەڕی بە کەواتە ئەم جۆرە کەسانە بەڕێزان مەترسیەکان لە چیە خۆتان نەزان ئێستا ئەم کۆڕۆنایە هەتاوەکو ئێستا چارەسەری نەدۆزراوەتەوە هەتاوەکو ئێستا شوەکارەکەی لە 100% نازانێت جاری باسی شتێکەکەن زانیاریەکان دژبەیەکن سەرەتا بە ئێمەیان وت WHO خۆی کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە سەرچاوەی هەموو زانیاریە باوەڕپێکراوەکانە وتی لە هاوینە کە گەرما بێت نامێنەوە ئێستا چ لە لای ئێمە جاری واگات 41 و کەچی هەر ماویشە
ئەو کەسانی ئەم کەل لە ڕقەبن یەکسەر ئەگەر ئەم فکریان چوو بێ بە مێشکا ئێستاش هەر تەواو نایگۆڕن ئەمە خەتەرەکەیت تەواو ئەمە گەرمایەوە چ لە لای ئێمە هەر میکرۆبەکە سوودێ لە توپەتە بێ هەر سوورەکرێتەوە ئەمە کێشەکەی بەڕێزان بۆیە ئێماڵین زانیاریەکان لەو کاتەیە ڕێکخراوی WHO ئەمە اعتقادی بەم معلوماتەکانی لە بەردەستیا بۆ ئاوا بووە بەڵام ئێستا زانیاری نوێ هاتە پێشەوە توێژینەوەی لەسەر کرا دەرکرا بە گەرماکە بەو شێوە نییە و گەرمایە لەوانی لە کاتێکە بەڵام من ڤایرۆسە خۆیە گۆڕێت خۆیە گونجێنێ لەگەڵ گەرما و سەرما کەواتە ئەگەر ئینسان مێشکی ئاوا جام نەبێت ئەمیش فکرەکەیە گۆڕێت ئەگەر مێشکی ئاوا جام بێ بەڕێزان فکرەکەی ناگۆڕێ هەر لەسەر ئەو فکرە کۆنەی لەسەر ئەو عینادی لەسەر ئەو کە لە ڕقی بەردەوامێ ئیتکەواتە خۆپارێزی ناکە گە جارانشکی بێتی تەواو من ئێستا گەشتمەوە قەناعەتە بەڵام ئەگەر نەرمایەتی لە مێشکیا هەبێ ئیتیجاهی بیرکردنەوەی بگۆڕێ قەناعەتی بەم زانیارە نوێیانە هەبێ خۆپارێزی بکات لەوانەیە پاش ماوەیەکی تر فکرەیەکی تر جاران نەیانکو ئەگەر تۆ نەخۆش بی یا بچی بۆ لای نەخۆش ئەم دەمامکە زەڕورە یعنی ئەم دەمامکە پێویست ناکات ئەیانگو ئەگەر تۆ بە بازار ئاڕۆی ئەمە ببەستیت باشە ئەمە قەناعەتمان کرد و لامان بتمانەوە تەکاکە پێویست ناکە ئەمە لە ناو ستودیۆیان کەسی لێن نییە ئەو برایەنە 20 مەتر لەمنەوە دوورن پشت من هیچ کێشەی نییە بۆ من بەڵام دوایی دەرکەوتیان نا ئەم ئەگەر 2 مەتر لێوەی نزیکبی مەتر و نیوێ لێی نزیکبی بەرامبەرەکە ئەگەر نیشانەکانی شەڵگرت بێ بپژمێت تۆش تووشەوی ئەگەر لەم جۆرە کەل لە ڕقانە بن بە ڕێزان ئەوە و کاتە بە هیچ شێوەیە گۆڕانکاری لە مێشیانە ناکەن لە لایەکی تیشەوە بە ڕێزان نەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ واللهی بە من بێ ئەو فەیسبووکە ئێستا داخەم لەم ڕۆژگارەیە من ئەو دەسەڵاتەم هەبوایە لەوانەیە هەندێکە زەمان پێ خۆش نەبێت ڕاهاتون لەگەڵ فەیسبووکیان لێ ببڕێ و کووە نان و ئاویان لێ بڕاوە بوو من ئەلەم کاتەیە ئەڵێم لەبەرەوەی بەڕێژان 1001 درۆ بڵاوەکرێتەوە 1001 ئیشاعە تەبەن ئەگەر کاتما دوای باسی جۆرە کەسێتیەکان نەکەین کە زیاتر ئەم دیعاە و پرۆپاگەندانە کەسانی سایکۆپاسیە کەسانێکی سادین کەسانێکی وەسواسن چین ئەم جۆرە کەسێتیانە هەن لە ناو ئەم فەیسبووکە من ئەگەرم فەیسبووکەم داخسبێ و خسبێتمە ئەم لا و سەیری نەکەم دوورەکەومەوە بەڕێزان لە خەم و خەفەت واللهی زۆر بەمان ێستا لەوانەیە مەزاجمان تەواوە دڵخۆشین لەگەڵ مناڵەکان لە باوەشەکەین قسەیان لەگەڵاکەین خەبەرێکی خۆشم لە ناو خێزانە باسیشتی خۆشەکەین مرتاحم بەڵام هەر ئەوە سەی فەیسبووکەکەم کرد ئەوە پارەکەم کرایەوە ئەوە پارە دزرا ئەوە تەنکەرە بنزیننا ئەوە مرد ئەوە توش بوو ئەوەندە وای لێها ئەوەندە وای لێ مەزاجم تێگەچێت لەبەرچی لەبەرەوەی تۆ لە واقعەکەشان نەژی لە ناو خەڵکەکەیە معلوماتی ڕاستە بەنێ بەسەر ئەوەنە بیبینی گوێت لێبێ مێشک بڕواکات بە ڕێزان چکە من زۆر جار باسم کردووە ئەبێ ئەمە بزانین مێشکمان نەگاقڵ چکە عەقڵ وەزیفەی مێشکە کاتێ مێشکی ئێمە هەر معلوماتێکێتێ درۆ بێ ڕاست بێ دروست کراوە بێ پرۆپاگەندە بێ بڕواکات ئەو دژ ناوەستێتەوانێ بۆ ڕاست ناکاتەوە کەواتە کاتێک کە من ئەم هەموو خەم و خەفەتە خەمە ناو خۆمەوە مەزاجم تێگەچێت تووشی خەمۆچێ بم تووشی قەلەقە بم مناڵەکە لە لامە پاڵێکی پێوەنێم ژنەکەم تۆزی قسەکە هاوار مەکە نازانم چی کێشە بۆ خۆم دروستەکەم بە ڕێزان بۆیە یەکێک لە خۆپارێزیەکان کە زۆر جا قسەی لەسەر نەکراوەکو پێویست هەرڵێ دەسێ بشۆ هەرڵێ 2 مەتر مەسافە هەبێ دەمامکەکە لە دەمکاتە هەموو ئەمانە بکە بەڵام سەیری خەبەری ناخۆشکە لەم فەیسبووکە لێرە بیخەرە سەر ئەوە ها تووشی هاتەوێ ئەهاوە پەکەکە وای کرد ئەمە وای کرد ئەمە وای کرد ئەوە ئیتر تووشی حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشە بێت جا ئەمە بۆ چێ بۆ هەمومان خراپە بە تایبەتی بۆ ئەوانش وەسواسن بە تایبەتی بۆ ئەوانەی کە بڕوایان بە خۆیان نییە بە تایبەتی بۆ ئەوانەی کەسێتیان نێرگسیە ئەو کەسانن خۆیان خۆشەوێ بە تایبەتی ئەوانەی زۆرە ترسن بە تایبەتی ئەوانەی کە نازدار بە خێو کراون ئەوەی بە مناڵی گۆشەگیر و دوورە پەرێز بوون ئەوانەی شەرمن ئەمە بەڕاستی بەڵاکە دەونە قورسەکە لە سەریان بۆیە گرنگە بە ڕێزان 2000 معلوماتی دژبەیە ئێستا لەو فەیسبووکە بڵاوەکرێتەوە لەو زانیارە بڵاوەکاتەوە بڕوای پێمەکە این لە ئەوەش مشکلەکەی ئێمە بەڕێزان ئێمە زۆر جار بیرکردنەوەمان وایە شتێک بیستێبین یا بە درۆژە نووسێ حتا جاری وایە شەیریەکەین هاو بەشە بینێ بەس بڵاویەکەینەوە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین ئەمە درۆیە ئەمە دروست کراوە
ڕسمی بۆ منە جسمی یەکێکی ترە سەری منیان پێوە کردووە چی جنێ و سوکاتی بێ لەوانەیە زۆر کەسێ بڕواکە بەڕێزان بەبێ ئەوەی بیرکردنەوەی منطقی هەبێ بڵێ باشە ئەم زەلامە پێشترم شتەی هەبووە ئەکرێ ئەم ڕابردووە خراپەی هەبووە ئەم کەسەی کەوا باسیەکەن ئایا پێشتر شتی تری کردووە وا کردووە ئەمانەمان نییە بەڕێزان حەزەکەی فریشتەیە بێنە شتێکی بۆ دروستکە بەداخەوە هەندێک کەسێ بڕواکە گەت نەڵین زۆر کەسیش بێکە بەداخەوە زۆر کەسێ بۆیە نابێ بەڕێزان ئاوا ئەقڵمان قفڵی لێ درابێ بەڕێزان نابێ لە شتی نوێ بترسین مرۆڤی بەختەوەر ئەوەی دایمەن بەڕێزان کە زانیاریەکی نوێ و ڕاستی دروستی دەستکەوت زانیاریە کۆنەکە فڕێ باتە ئەولاوە خۆی ژیان ناوە پێشەکەی بەڕێزان کە تۆ شتێکی تازەیە بەڵام ئەگەر عەقڵمان ژەنگاوی بێ بیرکردنەوەمان بیرکردنەوەیەکی نەگۆڕ بێت ئەمە دائیمەن ئێمە تووشی کێشابین بۆیە ئێستا لە کۆمەلگای ئێمە کەسانێکی تر زۆریشەن نەکەم قەت بەختەوەر نین بەردەوام لە خەم و خەفەتان بەردەوام لە ترسان لە کاتێکە پارەی باشیان هەیە بەڵام نازانێ و پارەی چۆن بەکاربێنێ لە کاتێکە خێزانێکی باشیان هەیە بەڵام بە بیرکردنەوەی خراپ پەیوەندی خراپە لەگەڵ خێزانەکەیە چەندەها خاڵی جوانی هەیە شتی باشی هەیە لە ژیانێ ئەمانی چی نابینێت تەنیا بیر لە دوو خاڵی سلبیە کاتەوە مێشی خۆی پێ چۆن دەڵێی نقوم کردووە بۆیە زۆر زۆر گرنگە بەڕێزان ئێمە ئەم جۆر عەقڵانەمان هەیە ئاخر بەڕێزان کەسانێکمان زۆر بەدەگمەن ئێمە تاکەکانمان پەروەردە کردووە کە بیرکردنەوەی منطقیان هەبێ لە شتەکان بکۆڵنەوە بیرکردنەوەی ڕەخنەگرانێن هەبێت ناکرێ براکەم خوشکە بە ڕێزەکەم باوکو دایکی من ناکرێ هەر شتێکمان جۆی لێ بێ بڕوا بکەین ئاخر ئەمە کێشەیە ئەوەتە دوێنێ یەکێ ئەڵێ فڵان کەس وایە ئەوە پارەی خواردووە ئەمڕۆ شتێکی دی بڵاو کردوێت وەڵام من بە هەڵەی ئاچووم تۆ هەزاران خەڵکت تێگەیان تەواو ئەو سوورەی ئەو وێنێ بڵاو بووە خۆ ئێستا ئەم با بڵێن پۆستەی کردو تا خۆ خەڵک گوێ لەوەش هەموو کەسەوە نبینێت تەواو تۆ بڵاو کردە ڕۆی هەزاران شەیریان کرد تۆیان کرد بە پاڵەوان ئێستا ئەمڕۆ خۆ هێنایە و حاڵەتی سەر باشە کە شتێ دڵنیانی بوو ئێساڵی من ئێستا بۆم دەرکەوتووە یەکاکە کە شتێ کە نایزانی بۆ قسەی لەسەرەکەی کە شتێ معلوماتی دقیق نییە بۆ خەڵکە نێری بۆ محکەمە دەرین ئێستا پەشیمان بوویتەوە ئەمە کێشەکانی ئەمەی بەڕێزان جا بڕۆ بزانە چەند کەس لای کردوە چەند ئەڵێ کوڕەپاڵەوانەکەەوە ئەوە ئێستا عەکسی دەوە دەرچوانێ اینجا ئەمە وانمان لێکا بەڕێزان یا سیقەمان بە کەس نەمێنێ یا دایمەن بە گومان بین یاخود ڕاستیەکانیشمان پێ بڵێن بیشەوێنین قسەی لە بۆ لەبەری خاوەنی ئەم عەقڵانەی بەڕێزان بۆیە تکاتان لێکەین کاکە یەیتە بەردەم کامێرە مایکێک ئەگەر ئەوەی حەقە و ڕاستە بیڵێ لەسەر سەرمان بەس خۆ شەرمەزار مەکە بوختان بۆ خەڵک دروست مەکە ماڵی خەڵک کاول مەکە آخر تۆ قسەیە بۆ من هەڵە بەستی کە ڕاز نییە خەڵکێکی زۆر بڕواکە لەوانەی کێشەی خێزانیم بۆ دروست بێت کە سوکارم چوزانم بڕوا بکەن ئێ دوایە تۆ پەشیمانەبی تۆڵی تاوانێکم کردووە ئەڵێ عوزر لە قەبعەت خراپترە ئەمە ژێک کێشەیەکترە بەڕێزان شتێک هەیە لە دەروونزانیا پێڵێن مەسافە یاخود با بڵێن دووری جەستەی ئێمە ئێستا زۆر شوقە هەیە زۆر شوێن هەیە دایرەکان هەیە ئاوە مەسعەدی تیا بەڕێزان ئەمە ئەکەوێتەوە سەر جۆری بیرکردنەوە بە هەمان شێوە چکە ئێمە باسی جۆری بیرکردنەوە کاکەین ئەگەر جۆری بیرکردنەوەکەم لەوە بێ کە ئەتیادیە با ڕووم لە خەڵک بێ با بستێکیش بینمان بێ کێشە نابێ ئاوەکۆی ئەو لە ئاوە ڕووەکەینە یەکتری کە ئەمە لەلایەنی تەندروستیەوە غەڵەتە بەڵام ئەگەر من قەناعەتم بەوە هەبێ کە بپژمێ ئەم معلوماتە معلوماتی زانستیە مەترونیە 2 مەتر پڕیشکەکانی ئەگاتە من کەواتە ڤایرۆسەکەم بۆ نەقڵەکە بەڵام ئەگەر ئاوا بە مادەم ئەو بیرکردنەوەم هەبێ ئەو مەترسیەم هەبێ ڕەفتاریش مەگۆڕێ لە زیاتی ئاوە ڕەفتاری ئەو وێنەی ئەو لابێ کە ڕوومان لە یەکتری بێ نەخێر من ڕوو لە بەرامبەرەکەم ناکەم بۆ احتیمالە پژمی چوزانم کە پژمی تووشە بم تەواو خۆ ئەو نەستەری عڕای یەکسە من هەڵیەمژم خۆ لوتی خۆم قەپات نەکردووە ئەی باش ئەگەر ڕووم لە دیوارەکە بێ ڕووم لە مەسعەدەکە بێ بڵێن دیواری مەسعەدەکە بێ وەکو ئەمەی ئەملا پژمێ من مەترسیم نییە چونکە پژمێ و بەر دیواری یا قەراغی مەسعەدەکەکەوێ سەرخەرەکەکەوێ بەر من ناکەوێت سەیری کە بەڕێزان چۆن جۆری بیرکردنەوە ڕەفتارەکەی دیاری کرد ئەوە جۆری بیرکردنەوەی بەڕێزان کاتێ بیرکردنەوەیکی مەنتەقی دەبێ ڕەفتارە ئاوابێ بەڵام بیرکردنەوەیکی سەقەتمانەبێ بیرکردنەوەیەکی نادروستمانەبێ ڕەفتارمان ئاوابێ ئەمە کێشەیە ئەمە مەسافەی بەڕێزان کۆمەڵای با جیاوازی بکەین لە بینی دووری جەستەی لەگەڵ دووری کۆمەڵایەتی
بەڕەزانی وا هەیە لە تەنیش دایک و خوشک و برا و هاوڕێوە دانیشتووە بە جسم نزیکە لێوە بەڵام لەلایەنی دەرونیە و هەر یەکەیان لە عالمێکی ترن ڕق و کینە و حقد و بەس بۆ مجاملە دانیشتوە لە تەنیشتەوە کەواتە شتێکمانەی پێڵەن دووری جەستەیی شتێکی ترمانەی پێڵن دووری دەرونی گرنگە ئێمە لەم ڕۆژگارەیە جەستەیی دوورکەوینەوە لە یەکتری ئاوا ئێستا مەسافە 2 مەتر حتا ئێستا زۆر جار لە دائیرەکانە کێشە دروست بووە ئەوە بەیەکەون لە ناو بازار ئەمە جۆری بیرکردنەوەکەی بەڕێزان بڕۆ بۆ شوێنێکی بازارێکی گشتی بچۆ بۆ مۆڵێ هەمووی ئاوا بەیەکەون ئەمە بیرکردنەوەکەیان چییە لەو جۆرەیە کە تەنیشت یەکیشبی گوێی مێری هیچ شتێک نابێت کە ئەم خەڵکە توش بووە ئەوەی کە نزیکن چکە لەوە شتەکە زۆر تەبیعیە ئەجناب چۆرە بازار چۆرە شوێنەکان بەڵام دووری جەستەیەکە و ڕاگرە 2 مەتر بەڵام بە دڵ و بەجان هاوڕێکە و براکە و خوشک و دایکی خێزانە خۆش بێ کەواتە ئێمە کێشەکەمان چییە عکسمان کردوێتەوە جەستەییە نزیکین لە یەکەوە بەڵام دەرونیە زۆر دوورین لە یەکەوە ئەوە لەگەڵ هاوڕێکایەتی بەرامبەرێتی بە شیر و تیر لە یەکتریە سوود ئەوە لە مێزەکەی ناوە بە مێزەکەیەوە بەڵام هەزار بوختان بۆ یەکتریەکەین هەزار ناو ناتۆرە لە یەکتری دۆزینەوە ئەوە دووری دەرونیەکەمانە ئەبێ لەم ڕۆژگارەیە سعکسیکەینەوە بەڕێزان دووری جەستەیەکان دوورکەوینەوە بە جەستە لە یەکتری بەڵام لە دەرونی لاقی بە ڕوحەوە هەیە عیلاقی بە خۆشەویستیەوە هەیە خۆشەویستی بە هەزاران کیلۆمەترە بڕێت هیچ مەترسی نییە ڕێزگرتنی بەرامبەرەکە لێبوردەیی خۆشەویستی ئەمانە هەمووی بەڕێزان پێویستی بە دووری و نزیکی ئەوە نییە مەسافە بەڵکو جانبی ڕوحیە جانبی دەرونیە جانبی معنەویە ئێمە بەداخەوە ئەوەشمان نییە نە ئەوەی خۆپارێزی بکەین نە ئەوەشە لە لایانی دەرونیشەوە نزیک بین لە یەکەوە بەڕێزان بۆ ئەوەی باری دەرونیتان زۆر ئاڵۆز نەبێت بە هیچ شێوەیەک گوێ لە پرۆپاگەندە مەگرن وەکو بۆم باسکردمە ڕێزان ئێستا لە هەواڵەکانە ینی هەندێک جار بەداخەوە هەڵە تفی سەرە و ژوور هەڕووی خۆمانەگرێتەوە ئاخر ئێمە هەرێمۆکەیەکین 3 شار 4 شارین بە هەر 4 شارەکە بە کەرکووکی شەوانێ بڕوا ببێ بەقەی شارێکی وەکو تاهران باسی سڵین ناکەم بڕوا بێ هەر 5 ملیۆن 6 ملیۆنەکە کورە 10 ملیۆنیش بێ با کورد ئەوانەی هاتووشن لەملاوە هەموو حسابکە قەزایەکە یەک قەزایە لە سین یەک قەزا یعنی شاریش نییە توخوا ئەمە ئەوە ئەهێنێ ئێمە ئەم هەموو ڕق و کینە هەبێ تۆ کەناڵێکی لە تەرەفەکەی تری بۆ بەس باسی مردنی تەرەفەکەی ترەکەی ئەمە حەقا کوا مرۆڤایەتی کوا ئینسانی ئەمەیە زۆر جار بەڕێزان کە متمانەی لای هاوڵاتیش نێشتووە هاتوون بابەتی نەخۆشیەکی جیهانی ڕەبتکەیتەوە بە سیاسەتێکی تەسکی حیزبایەتی ئەمەی کێشەیە بۆی لۆمەی خەڵک زۆر جار ناکەین کە متمانەیان نەماوە تۆقیوە لە شاشەکەیە نووسێ ئەوەندە لە فڵان شوێن چاک بووە بەڵام ئەوەندە لەوێ مرد ئەمە جۆرێکە لە شەڕی دەرونی گوناحە کفرە ئەمانە بکرێت هەر کەسێک بیکات تاوانەکات تۆ ڕاگەیاندنە ئەم بووقە خسووتەتە کار کاکە بۆ بنیادنانی تاچی کوور بیکە ڕێزی خۆ بگرە ڕێزی بەرامبەرەکە بگرە ئەمە چێ چه عەقڵیەتێکی متەخەلف لە دوای ئەم کەناڵەوە هەیە هەر کەناڵێک بێ کە بەم جۆرە هەواڵ بڵاوەکاتەوە هەر باسی جوانەکانی خۆ بکەیت و باسی ناشرینی خەڵکی ترکەی ئەزانی گەورەی ئینسان لە چیایە بەڕێزان عەقڵی ئینسان لە چیایە کەسی ڕۆشن بیر و پێشکەوت و خاوەن ویژدان چییە باسی باش و خراپی خۆشت و ئەویشکەی چونکە ئێمە فریشتە نین بەڕێزان شەیتانیش نین هیچ مرۆڤێک نییە هەموو گیانی شەڕ بێت مستەحیلە هیچ مرۆڤێکیش نییە هەموو گیانی خێر بێت بەڵام ئەبینی ئەم لە هەمووی خودۆ بە مەلایکەت خۆی ئەم لاشی کردۆ بە شەیتان ئەم لاش عینەشەدە و لای کردۆ بە شەیتان خۆی کردۆ بە مەلایکەت ئەمە کێشەکانمانە بەڕێزان بۆیە ئەو پاشاگەردانیە لە ناو دڵ و دەرونی ئێمە بڵاو بۆتەوانێت بۆیە شارێکی تری خۆش ناویمان کردۆ بە دوژمنی یەکتری ناوچەیەکی تری خۆش ناوێ بزانە چۆن بە دوای بڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان چۆن بە دوای کەم و کورتی و نەقسی یەکتریا ئەگەڕین چۆن بە دوای خاڵە ڕەشەکانی یەکتریا ئەگەڕین چۆن هەرچی لە ژێر بەڕێهێنە سەر بەڕە لە کاتێکا بەرامبەرەکەمانیشی باشی کردووە دەکرێ من بڵێم لە ١٧ خزمەتم کردو ئەمە بەڵگەکانمە بەڵام بەڕێز لە ١٦ بەڵام ئێمە زەربێ بەواهێنین خۆمان نەخەین ئاسمان ئەویش فشمانەکاتەوە خۆی باتە ئاسمان ئەی ئەم پاشاگەردانی بەڕێزان ئێستا لە کاتی ئەم کۆڕۆنایشە بۆیە ئەو ترس و تۆقینەی دروست کردووە بۆیە ئێمە حەلمان چێت ئەوەیە بڕوا بە پرۆپاگەندە نەکەین بەڕێزان گوێ لە قسە و قسەڵۆک نەگرین
خاڵێکی تر هەیە زۆر گرنگە مادەم ئەم هەموو درۆ دەلەسەیە هەبێ ئەم هەموو پرۆپاگەندەیە بێ کاکە مچوو بە دوای فەیسبووکە بگەڕێ بە دوای هەموو شتە کۆرۆناکانە شە طبیعەتی ئیعلام و ڕاگەمەتاوەدی فەیسبووک یا هەر کەناڵێ بێ کە تۆ بە دوای شەڕ بگەڕێ هەرچی شەڕ هەیە بۆ تێنێ بە دوای غەریزەکان تا بگەڕێ هەمووی غەریزەکانە بوێنێ بۆ کۆکاتەوە زانێت تۆ لەو جۆرە کەسانەی ئێ باشە ئەم خەبەرە ناخۆشە ئەم خەبەرە ناخۆشە ئەم هەواڵە ناخۆشە کە زۆریشی درۆیە کە زۆریشی لایەنە باشەکەی ئیهمال کردووە ئەی چۆن باری دەرونی و تێک ناچێت چۆن ناتۆقی کاکە تۆ خۆ ناتۆقی کەسێکی ماسۆشیت ینی حەز بە تەعزیبان و تام و چێژ لە سوکایەتی پێکردنی خۆ وەرەگی ئەی مناڵەکە و گوناحی چە خێزانەکە و براکە و بەڕێزان ئێمە هەتا ئیش لەسەر ئەم عەقڵە نەکەین هەتا وەکو تاچی کورد پەروەردە نەکەین هەتا وەکو بیرکردنەوەیەکی منطقی و دروست لە ناو مێشکانە دروست نەکەین هەتا وەکو کۆمەڵی قیەمی ئەخلاقی جوان هەیە زەرعی نەکەین واللهی یەکێکمان خێر لە ژیان نابینین ئێستا چۆن کاولەیەکین و ئەو یە شەقمان تێ هەڵەیە و ئەو یە ئەمان کوژێت و ئەو یە نەوتەکەمان زۆر خراپترە بیم زۆر دەمێکەوانە وتووە بەس گەشتبی نەبین هەندێک جاڵین بەشکم ئینشاڵڵا کەچی هەر بەرەو خراپترە ڕوا بۆیە کەواتە لۆمەی شعبەکە و مەکە ئاوایە لۆمەی ئەو خەڵکە مەکە ئاوایە کە ئێمە نەمانتوانیوە شتێکی جوان پێشکەش بکەین نەمانتوانیوە ڕازگۆ بین بەرامبەر ئەو خەڵکە ئەمە کارە ساتەکەی بەڕێزان اینجا هەر کەسەش تۆمەکە لەسەر خۆی لابە حساب بووین بە دوو بەرە بەرەیەگەوێ زوڵم لێ کراوە هەر باسی زوڵمەکانەکە لەسەرێتی بەرەکەی تیش پاساوێنێتەوە کە خەڵکەکە خۆی نەزان و دەبەنگە کەس زوڵمی لێ نەکردووە خەڵکەکە خۆی خراپە ئێمە دوو جیلمان پەروەردە کردووە خۆمان کورد چەنگین هەبووی بمە دوژمنی یەکتری بەڕێزان سەیری کە بزانێ یەک کەسمان هێشتەوە بڵێن کەسێکە ڕەمزێکە ڕاستە مەلایکەت نەبووە بەڵام شتی باشی کردو بۆ وڵاتە کەسێکی زانا و ڕۆشنبیرە هیچ هەمووی مانزەڕ پیانە هەمومان قسە ژێر سفرەوە بۆیە حاڵمان لەوە خراپترە ئێمە داوا لە ڕاگەیاندنەکانەکەین مەڕێزان ئەم جۆرە خبارانە بڵاو نەکەنەوە تکایە شریتی داناوە هەم لەم لە ئەڕوا لەو لە ئەڕوا لەوێشەوێتە خوارەوانێ خۆی پسکۆلە ئەوەنگە دیارە ئەوەندە مرد ئەوەندە توش بوو ئامەتە بە حەبلیان کەنە ناوەوە ئەمە کە سوکاریشی نایڵم بینێژن اینجا وڵا $300 لێ سەنگین ئەمە وایە ئیتر چۆن زۆربەی خەڵک ناتۆقێت چۆن زۆربەی خەڵک تووشی کێشە و نەخۆشی دەرونی نابێ چۆن کێشەی خێزانی بۆ دروست نابێ ئەمە بەڕێزان داواکارین ئەگەر ئەم تەلەڤیزۆنانە ڕاگەیاندەکان هە بڵاویەکەنەوە تۆ بینەر سەیری مەکە چە مەزاجت تێگەچێت ئێ باشە خۆ فلیمی کۆمیدی هەیە بەڕێزان چەندەها تەمسیلی خۆش هەیە کوردی عەرەبی حەزت لە چ ئینگلیزیە چەندەها شتی کۆمیدی و تەرفیهی هەیە کامێرەی شاراوە هەیە کاکە لەو شەڕ و ئاژا و کشن و بڕین و درۆ دەلەسەیە دوورکەوەرە وەرە سەیری ئەوانەکە بەخۆ ئێمە دەیان جار و سەدان جار و تومانە کاتێک کە تۆ دڵی خۆشە مەنەعەشی بەرزە بێتەوە کاتێک کە گەشتبینی بەرگری لە شیشە بەرزە بێتەوانێ کەواتە ڤایرۆسەکە لە چواردەوریشە بێ زاڵەبی بەسەرێچکە مادام بەرگری دەرونیم زیاد بوو مادام ژنۆمارەی خوڕەکە سپیەکان و توانای جەستەییم زیاد بوو ڤایرۆسەکەشم مەگەر بە نیسبەتێک وەرگرت بێ زاڵە بم بەسەریا کێشەم نییە بەڵام مەگەر مەناعەشی باش بێ وەرزشی کردبێ خواردنی باشیش خواردبێ بەڵام دەست بکەی بە سیرکردنی ئەم خەبەرە ناخۆشانە و تووشی دڵە ڕاوچێ و ترس ببی و ڕەشبین بی ئاخر مەنەعەشت دابەزێ کەمترین ڤایرۆس کاریگەری و تێیەکە پەیوەندیشت تێگەچێت لەگەڵ چواردەورەکەیە ئەتەقیتەوە بەسەر چواردەورەکەیە بۆیە باشترین شتەوەیە کە سەیری ئەو هەواڵانە مەکەن لە جیاتیەوە سەیری ئەم شتە تەرڤیانەکەن شتێکی تر زۆر گرنگە بەڕێزان تا ئەتوانی ببەخشە چێت سەمونێ بەبەیەکە یارمەتی کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی بە بەزەی و بە مناڵێک کابێتەوانێ ئاژەڵێک شتێکی برسیە بینی لە تەنانێکی بەرێ ئەمە شتێکمانەی پێڵێن منی نمونەیی لە ناو ئێمە چۆن ویژدانمان هەیە محاسەبەمانەکە لێپرسینەوەمان لەگەڵەکە ئازارمانەیە کاتێک کە هەڵەیەکەکەین ئەگەر ویژدانمان هەبێ ئەگەر هەمان بێ ئەو مرۆڤانەی نیانە چکە ویژدانیان نیە لە پێستی ئینسانیەت دەرچوون ئەوە دەستیان لێ بشۆ با هەموو دنیاشیان هەبێ وەکو حەزرەتی مەسیحین یەک فلس قەڵب ناهێنێوانە چونکە حەزرەتی مەسیح قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ بە چیەتی هەموو دنیا بەریتەوە خۆ بدۆڕێنێوانە خۆیان دۆڕانوە بۆیە دایمەن تکامان لێتە برسی بین بەخوا کرێچی بین بەڵام خۆمان بردبێتەوانێ بەختەوەر یەم دنیا و دنیاشە بین بەڵام حەزەکەم شارە هەمووی تۆ بێ زۆرمان هەیە
نیوێم شارەشی هەیە بەڵام بە حەپی خەولێکەرە و منەوم لەبێ خەوی لێ ناکەوێت ناوێ هەر بە ئاگاش بێ ناوێت لەسەری فەیسبوک کاونگە جنێی پێین سوکاتی پێکەن ژن و ماڵیشی کەوتۆتە شک و گومان لێەوە بۆ لەبەرەوەی خۆی دۆڕانەوە بەڕێزان کەواتە بەڵام کاتێ بەخشندە ئەبی لە جیاتی ویژدان محاسبەمانکە لێپرسینەوەمان لەگەڵکە ئەو کاتە شتێکی پێڵێن منی نمونەی ئەگەر جاران لە مناڵیە کارێکی باشمان کرددا باوکو دایکمانەوی دەستی خۆش بێ ئافریم بەڵام ئێستا ئەوە چۆتە ناوەمان شتێکە پێڵێن منی نمونەی ئەم منی نمونەی چێ کە تۆ ئیشێکی خێرەکەی یارمەتی یەکێگەی هاوکاری یەکێگەکەی کارێکی خۆبەخشیەکەی چیەکەی خوێنە بەخشی چیەکەی ئەوەندە مرتاحەبی نەفسیان خۆش نازانی بۆ مرتاحی بەڵام نازانی ئەگەر بزانی ئەوە ئەو بەشەی دووەمی ویژدانمانە کە پێچەوانەی ویژدانە و پێڵە منی باڵا لەلایانی دەرونیەوە ئەنای عولیا لە دوو بەش پێکاتەوە بەشێک ئەمە ویژدانە محاسبەمانەکە لەسەر کارە خراپەکان ئەو دیویشی منی نمونەیە پاداشمانەکە لەسەر کارە جوانەکانمان وە تا توانی هاوکاری کەسانی ترکە یارمەتیان بە بەڕزان کەسانێکن دوای ئاوت سێ چوار دەقەیتر دەتوانین پەیوەندیەکان وەرگرین بەڕێزان کەسانێکن چیەکەن ئەم نەخۆشیە هەیە سیرەکە خزم و کەسیان بەم نەخۆشە کۆچی دواییەکە یا زۆر تۆقیوە نایەت بە شێوەیەکی منطقی ئاقلانە بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ ئەمە بکە و خۆپارێزی بکە و چی بکە یا ڕائەکا لە مشکلەکە یا پەنا بۆ مەشروب خواردنەوە بە یا هەر خەریکی خەوتنە یا بۆ جگەرە کێشانە یا هەر شەو خەریکە تا بەیانی سەیری ئەنتەرنێت و بخۆی بەنجور بەمانەوە ئەمە مشکلەکە حل ناکات بەڕێزان ئێمە هاتی دنیاوە کێشەمان تووشە بێ ڕوبەڕووی مشکیلابینەوە بەڵام ئەبێ لێی ڕانەکەین مواجهەیکەین تۆ مەشروب بە خۆی تەوانێ یاخود مادەی هۆشبەر بەکارێنی چیەکەی جگەرە پەنای بۆ بەی ئەمە مشکلەکە ئاڵۆسترەکە خۆترسەکە لێرە نەڕۆستەوە باش باکە حسێن وەرگین لە ڕانیەوە کا حسێن گیان فەرموو دکتۆر گیان باسی کاک حسێن گیان بە قوربان دکتۆر لە مێژە 2 ساڵ بە هەر دەمێت پەیوەندی پێوەکەم بەجەنابتەوە فەرموو ئەوە لە خزمەتتاین ئەمریکا بەڕێزی باش دکتۆر وەڵاهی بۆ قەزێم هەردەوەی پەیوەندەکەم بۆ بابەت پەیوەندی باش دەمێ پرسیارێکم لە جەنابتەوە فەرموو وەڵاهی گرفتی بێخەویم هەیە ئایا ئەو بێخەویە دەبێتەوە کار بۆ ئینتهای بیگورچیدە یان بۆ پرۆستاتۆرتانە یەکەم کاک حسێن گیان بێخەوی نا هیچ علاقەی بە گورچیلە و پرۆستاتۆمانەوە نییە بەڵام بێخەوی چیەکە یەکەم تەرکیزێک کەمە بێتەوانێ تووشی ژانە سەرەبی ئەگەر سیاقەت بکەی تەسیل لە سیاقەتەکەتەکە لەوانەیە خوانە خواسە حادیسە بکەی ئیشتیهای خواردنێ وەکو پێویست نامێنێ کار خەوی بێ لە زەد لە خوانەکەن ئەمانە کاریگەری لەسەرێ لەکبواری ئیشکردن نابی لەوانەیە کۆسەرەیە شتێکە زەرێرە لە خۆبەی چکە تەرکیزە لاوازە بێ ئەمە یەجنای لاقی بە نەخۆشیانەوە نمێکم دووەم بۆ چارەسەرکردن کاکە حسێنە بێ بە دوای هۆکارەکە ئابگەڕی بۆک ئەخەوی کەمە خەوی ئایا خەفەتە هەیە ئایا بیرکردنەوەی خراپە هەیە ئایا کاچیتە سەر جێگاکە بیر دایمەن لە شتی خراپەکەیتەوە خۆهۆکاری هەیە بە قوربان والله دکتۆر گیان ئەمن تەمەنم 17 ساڵ بوو ئێستا تەمەنم 45 ساڵە باشە وەخت خۆی ئەگەر ببوورە ئەگەر تەمەنم 17 ساڵ بوو شێخ شتوانم مزگەوتەکان بڵێ تاریخە شوانە ئەمش لەو شێخانەکە چان پێکەوت تاریخەتم مەرگت لەوەی چان بۆ شی بازەوتێکەوە ترسێکم ڕێنیش دوایش حملاتێکم کرا حملاتی مایەسیریم کرا لەو بەندەی وەلانازم طریقەتی چی بە قوربان ئەو بێخەویان دروست بوو هۆکاری ئەو حملاتی بوو یعنی باشە عملیاتی وا هەیە دە عملیاتی بۆکەن و چاکی ژەبێتەوە عملیاتێکی دۆ چاک بوویتەوە باوکە گیان مایەسیری چێ چاک بوویتەوە کەی نەخۆشێکی مەترسیدارە بۆ ئەترسیە ساین لەوا ترسی تووشی نەخۆشی تر ببی والله دکتۆر لەو کاتێ تەمەنمەکە 17 ساڵ بەسا نزەکەی 45 ساڵ 42 ساڵ دەبووم عفو کاک حسێن تۆ وتە 25 ساڵ یانی لە 25 ساڵی عملیاتەکە و کرد والله ئەمن ئەو کاتێ ئەگەر تەریقەتەکەم وەرگرت تەمەنم 17 ساڵ بوو تەریقەتی چی وەرگرت تەریقەتی چی مارگرتن چی والله هەر ئەوان لە مزگەوت ئەگەر ئەوە بڵێشی بازشتیوان دەکرد باسی چیانە کرد بگورە یە مراهق بووی باوکە گیان تۆ بەغەڵەت لە دین تێگەیشتی و بە نەوعێکی تر و ئێستا شتە و بۆ ناکرێ خۆ تۆقانووە لەبەرەوە نەبیری لێ بکەرەوە نەبترسەواز لە
مردن و کەی ڕۆژێک مردین کاتمانە تا تاوا نەبێ بەخوا هیچمان لێ نایە کاکێڕژیان نەبترسە و نەقلق بە چوویتە سەر جێگاکە بیر لە شتێکی خۆشکەرەوە منشتی جوانم تاکیدم لە ژیان تا هەبی لە شتە جوانانە بکەرەوە بیر لە ڕابردوو بکەرەوانێ کات چووی بۆ سەیرانەیە تەجروبەیەک خۆش بووە کاتی خۆی ژنی هێنا و مناڵتان بۆ شادەیەکە وەرگتووە یەکە بە پێنەکە خۆی ئەوانە بکە دڵنیا بە کێشت نامێنێ بە قوربان هیچ کێشت نییە. بەس دکتۆر گیان ئەمن بۆ قەزەی ئەگەر ئەو حەمەلاتەم کرا زانازم نەهۆکاری ئەو حەمەلەتەی بەنزەکەی بوو نەهۆکاری ئەو تسێ بوو هیچ تەسیری نییە بە قوربان هزار عملیات و نەشتەرگەری بکەی ئەوە پسپۆڕی تایبەت هەیە بە تەخدیر خۆ و دکتۆری عملیاتەکە و بۆکە بە قوربان ئەو ناچێت تەخدیرێکا پزیشکی پسپۆڕ هەیە هەر ئەو کەمیەتە دەیاتێکە پێویست بێ لەبەرەوە نەیلاقی بە مخدیرەوە نەیلاقی بە عملیاتەکە عیلاقی بە بیرکردنەوەی غەڵەتی خۆتەوە من چۆن ێستا بەرنامەکە باسی بیرکردنەوەم کرد تۆ بیرکردنەوەی هەڵەو هەیە ئەترسی شت گەوراکەی مێشکیش بڕوا ئەکات و حاڵەتانە دروستە بێ با کاکێڕشی زۆر گرین کاکێڕژیان فەرموو چاو کاکە حسێن گیان کورە بیری لە مەکەرە و دنیاە ئەوە ناهێنێەوە خەفەتی بۆ خۆی کاکێڕژ ماوە کاکێڕژیان فەرموو ئەم کاتم باز بەڕێزم ئەو کاتە و باز بەڕێزی من فەرموو مامۆستا من دایما غەڵەت دڵمەوە دایمە چی؟ دایما خراوە تێدە دڵمەوە واسواسم نازانم چیە خەلاقام ئێ باشە فکرەی چیەتە ناو مێشتەوەڵە چێت داعش پەلاماردایە بۆ ماڵتان دزیێتە سەرتان ئەمرید مناڵەکە و تووشی شتێگە بێ نانێ دەست ناکەوێ ئەمری لە برسات چیەتە ناو مێشتەوە؟ ناوەڵامەسەراوە نییە بەس چیتر چت خراوە لەخۆمەوە ئێشت خراو چییە پێم بڵێ ئەم شتە خراپە چییە بە قوربان پێم بڵێ یەک دانم پێ بڵێ تا من قسەی لەسەر بکەم وەڵای تر وەک هێزی ناوەڵامە بەس ئەوە نییە بەس هێنا فکرەی غەڵەت چییە فکرەکە چییە برا گەورەکەم کاکێڕش فکرەکە چی یەک فکرم پێ بڵێ تا من قسەی لەسەر بکەم بۆ ڕاستکەمەوە یاخر وەسواسە چییە بە قوربان بەدەشتنەوە دەستی پیسا ئەتەوێ 100 جار بیشۆی بە نەخۆشیەوە گردووتام دکتۆر و دکتۆرەکەی خەریکی عەمود و کاشی ژماردنی دەرگاکە زوو داخەیاڵی بزانم داخراوە دانەخراوە خەریکە دەستەکە دەرێنی بڵی هینی غازەکە چییە وەسواسی چ جۆرێکە بە قوربان ئێمە نام خۆ تۆ ناتوانانی من تێبگەێنی کاکە هێڕژیان چۆن خۆ قەنەعەتە بە خۆ پێکرێ کاکە هێڕژیان مادەم خۆ دەڵی بیرکردنەوەی خراپە وازی لێبێ نەشتی باشکە کاک ئاران ساراخان لە ڕانی ساراخان فەرموو خات و سارا باش دکتۆرگیان سەد چاو خوشکە بە ڕێزەکەم فەرموو دەستخۆشی پێ دەکەم دکتۆرگیان من زۆر متابعی بەرنامەکانت دەکەم زۆر سپاس ساراخان فەرموو دکتۆرگیان من ماوەی 2 ساڵ و نیم تووشی نەخۆشی تۆقیم بووم فۆبیا بەڵێ چی تۆقین چۆن بزانین سامە فۆبیا وەکو چی لە چێ ترسای لە دڵدەی دوو دەترسام لە بڵێ نەخۆشیە درێژخانەکان دەترسام لە سەرەتان دەترسام لە زۆر نەخۆشی دەترسام بەس لە خوای بەزیادەوە تۆقین نییە ئەو وەسواسیە ساراجان ئەوە تۆقین نییە وەسواسیە باشتەکە ڕاستکەینەوە تۆقین ئەوەیە لە شتێ بترسی کە خەڵک لێ ناترسێ هەموو کات مەسەن لە شوێنی تاریک لە شوێنی قەرەباڵق لە ناو مەسعەدا بە پردێ پەڕیتەوە سواری تەیارەبی ئەمانە تۆقینە یعنی فۆبیا نازام ئەوە نییە تۆ وەسواسی و هەبووە فکرەی خۆسەپێنەر هاتۆتە ناو مێشتەواڵی ئەمبرم تووشی سەرەتانە من تووشی ئەوە بم ئەوە ئێ باشە ئەمە غەڵەتەکەتە قوشەکەی من دەیان جا قسەم لەسەرەمە کردووە باشە پێغەمبەرەکانی درودی خۆیان لەسەر بێ زانیویانە کە ئێمرن زانیویانەکەی تووشی نەخۆشیە بن مەگەر حەزەتی جوبرائیل وحی بۆیە نابشتی واسمان نەبیستوە کەواتە باشە ئەڵەم پێغەمبەر نەیتوانی بێ من و تۆی مرۆڤ چین بزانین ئەمرین ئەو علمی غەیبەمان لە کۆبەوە بەس خوای زانێکچی من اینجا من دەیان جار وتومە بەس فکری غەڵەت بخەیتە ناوێشە کەمە درۆی ئەسڵ ساسین چە مرۆڤ نازانێت تووشی چییە بێ 5 دقەیتر کەس نازانێت تووشی چیە بێ بەڵام تۆ تووشی غەڵەت کردووە فکری غەڵەتە خەیتە ناو مێشکاڵی تووشی و نەخۆشیە بووم مێشک وە تەعاملەکە کە فعلەن تووشی نەخۆشیەکە بووبی وەرە ئێساییکە تووشی نەخۆشی دێشخان بۆ چۆن باری دەرونی تێگەچێت و خەفەتە خوا و قەلەقە و ئەترسێ تۆ شەمان شت تووشە بێ تەبەن ئێمە بەشێکمانەوە دەیان جار باسم کردوانێ و مناڵەکانیش لەبەریان کردوێ بەشی سەمساویە ڕێک لێدانی دڵ زیاکە هەناسیانە خێراکە دەم
دەم و چاو زەر دەبێت گیانی دەلەرزی حرەقی زۆرەکەیتەوە چی بۆ تۆجێ ئەوە هەمووی ئەوەیە کە ئەم فکرە غەڵەتە خستە ناو مێشتەوە مێشک چی پێ بڵێ ئەوە بڕواکە من لە بیداتی بەرنامەکە وتم جۆری بیرکردنەوە مێشک عەقڵی نییە ئێمە عەقڵی تێەکەین ئالەتێکە باش بەکاری بێنەی سادەی لێکەی بە شا گوڵخانیش وەرگین لە قەرەداغ کەواتە بیرکردنەوەکە بگۆڕە ساراخان با دوا پەیوەندی شاگوڵ لە قەرەداغ شا گوڵخان فەرموو ئەم کاتەوە باش دکتۆرگیان باشی خوشکە بە ڕێزەکەم سەد چاو دکتۆرگیان ئەوڵا دکتۆرگیان من بیرکردنەوەم زۆر هەیە تەنانەت وام لێ ئەکا شەوانیش نایان لە بخەوم ئیتر بیرکردنەوە لە هەموو شتێکی ژیان وەلای نێگەتیڤ من چەند جار باسم کردووە بۆ ساراخانم باز کرد بۆ کاکێڕشم باز کرد بۆ کاحسێنم باز کرد شاگوڵخان مێشک شەو و ڕۆژ ئیشەکە تۆش خەوتوین ئەخەوین و مێشکی شەکارش کرد دەسەڵات تێمانە بەڵام بۆ ئیشی باش بەکاری ناهێنی من ئێستا باسم کرد بەخوا لە سەتانەوەتی ئەوانەی ئەیان بینین هەمووی بیرکردنەوەی غەڵەتیانێ چێ کە بیرکردنەوەی غەڵەتی هەبوو مەزاجیشت تێگەچێ ڕەفتاری غەڵەتەکەی باشە بۆ بیر لەم دنیا ئەەکەیتەوە ئەم دنیا بە من و تۆ حەلەکرێ ئەرێ بگەڕێرەوە بۆ ئەساسەکەی بە منزوری دینی من باسەکەم حەزرەتی ئادەم لە بەهشتا نەبوو کچەکەی من هەڵی نەخەڵەتان شەیتان باشەوە باوکە گەورەکەمان وابێ دوو مناڵی نەبوو هابیل و قابیل هابیلی برای خۆی کوش ئەمە ئینسانیت ئەوایە ئەمە ژیانە تۆ بتێ هەمووی مەلایکەت بێ و هەمووی فریشتە بێ و تورکیان نەمان کوژێ و ئەم حیزبانەی یەکتری نەکەن بەچی و نازان چی و هەڵمان نەخڵ ئەوە مانای وایە تۆ لە دنیا تێنەگەشتی چییە بۆ من ئێستا بۆ منە شەوان ینی بەڕاستی نایانگە بخەوم شەی وایە دوو ئەخەم شەی وایە سێ یعنی ئەوە بەس یارمەتیم بە با بۆ ڕوونکەمەوە شاگوڵخان کە تۆ چیتە سەر جێگاکە ئەگەر بیری خراپ بێ بڵێ بەخوای ئێستا دزێتە سەرمانێت چۆن خەولیەکەوەکچی من هەر سەیریم لاولاکەڵی دزێ ئەمە فکرێکی دکتۆرگیان لۆ لایەنەوە یارمەتیم بە یارمەتیم بە من ئەفۆ شاگوڵخان یارمەتیم بە من نمونە بەعام هێنمە بۆ تۆی نایەنەوە مەسان بڵێ تووشی نەخۆشیە بم چۆن خەولیەکەوێ هەر ترس و قەلەقەکە هەیە بڵێ مناڵەکەم شتێکی لێە مێردەکەم خیانەتم لێکە باوکم وا ئەکات ئەمرم لە برسا مەعاش نامێنێ ئیشم دەست ناکەوێ وام هەر فکرێکەکەی مادام فکرەیەکی غەڵەتە مادام تووشی خەم و خەفەت دەکا مێشکرد ئیشەکە هەر ئیشەکە خەول لێ ناو کۆم دەستا هەر وای لێ بکە پێویستی بە ئیسراحەتی خوشکی من کەواتە چیتە سەر جێگاکە من دڵنیام تۆ سەد شتی جوان هەیە لە ژیانتا ئەو سەد شتە جوانە بێنەرە بەرچاوی خۆ نەک دووشتی سلبی هەیە هەر بیز لەوە بکەیتەوە تەبەن تووشی کێشە دەکات و مشکلەوە بۆ دروستەکە باوکەجار بەخواست لە سەتانەوە و نوێی ئەم کۆمەلگای ئێمە کە ئێستا بەدەست کێشە و گرفتی دەرونیەوە ناڵێنێ بیرکردنەوەی غەڵەتیان هەیە ئەوی زۆربەی پەروەردەی سەقەتی مناڵی یان نازدار بەخێو کراوە بڕوای بەخۆی نییە بە چاوی کەم سەیری خۆیەکە فێری هەست بە مەسئولیت نەکراوە هەموو شتەکانیان بۆ جێبەجێ کرد ئێستا شووی کردو دایکی نەماوە شتەکانی بۆ جێبەجێ بکە ژنی هێنا و دایک و باوکی نەماوە بۆیە بڕوای بەخۆینی هەست بە کەمیەکە یا تۆقێنراوین لە مناڵی واو لێ ئەوە ئەکە واو لێەکە من لە حەڵقی پێش و باسی ترس و دڵڕاوی کرد لە مناڵی و چۆن تۆقانویانین بە جنۆکە و بە دێ و بە پۆلیس و بە سوڵتە و بە شەولەبان و بەچی وەجێ ئەمانەیە ئێستا هەمووی لە زاکیرە میمۆڕێگە تاوی هێنیتەوە کاوێژیەکەینەوە تووشی حاڵەتەمانەکە وازی لێ بێنە بیری لێمەکەرەوە من دڵنیا دەکەمەوە یەک کێشت نامێنێ من بەرنامەکەشم کۆتایی شاگوڵخان هیوادارم سەد چاو خوشکە بە ڕێزەکەمی بەخوا هەمووی ئەوەیە بەڕێزان ماوەی بەرنامەکەمە لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بخواتان لەگەڵ